خۆی جاران کە دانیشتمانەکە لە ماڵانە نەشەڕەبەن تەبوو نەیشتی بەڵام ئیسە کۆمەڵی گەنج ناخۆشیان کردووە کردوانە بە دەری کابرای کوردەوتی زەم و زەمکاری قسەی ناشرین بە کەلیمات بە یەکتریاڵێن ئەمە بابەتێک نییە علاقی بە فەنەوە بێ. کاک محمود سڵاو لێ بێ تەندروستی چۆنە؟ سپاسەکەم و چاو و ماجەکەم لەخوا بەزیێ بێ باشم. ئەزمموی نزیکەی 50 ساڵ لە خزمەتی هونەری کوردی ئەم دۆخی ئێستا چۆنە بینیت کە بۆن ئەم گاداتانە هەیە شەڕەبەند هەیە گۆرانی میلی هەیە چۆنی بینێسا؟ وەڵڵاهی خۆی جاران کە دانیشتمانەکە لە ماڵانە نەشەڕەبەن تەبوو نەیشتی بەڵام ئیسە کۆمەڵی گەنج ناخۆشیان کردووە کردوانە بە دەری کابرای کوردەوتی زەم و زەمکاری قسەی ناشرین بە کەلیمات بە یەکتریاڵێن ئەمە بابەتێک نییە علاقی بە فەنەوە بێ بابەتێک نییە خۆی ئەوەی کە علاقی بە فەنەوە بێ گۆرانیە گۆرانەکەش کەلیمەی جوان کەلیمەی فۆلکلۆر کەلیمەی شتی جوانی تیا بڵێ نەک قسەی ناشرین. توخۆ کەلیماتەکانت چۆن دەرەهێنی لە چۆ دروستی ئەەکەی تەکستی گۆرانەکانت؟ وەڵڵاهی کەلیمات دروستکردنی کەلیمات بەسیتە کە دانیشی مەسەل گۆرانیەکمێنێت 4 کۆپلەیە دائنیشەم فکری دیەکەمەوە ئەو 4 کۆپلەیە 4 کۆپلەیە گۆرانی دابنم بەقەیەک لە یەک زیاتر نەبێت بۆ ئەو گۆرانیە بەڵام کەلیمەکان تۆزی ڕەواجی هەبێ و یعنی معقول بێت نەکەلیمەی ناشرین. گۆرانی بێژی زۆرمان هەیە گۆرانی بێژی گەنجی تایە چێ زۆر بەدڵە لە گۆرانی بێژای نوێەکانە؟ وەڵاهی شاباز زەمانیم بەدڵە لەبەروی گەنجێکە لە مقامە زیرەکە و لە بەستەیشە. دەنگی بەلاوە چۆنە؟ وەڵای دەنگی باشە لەبەروی دەنگێکی شازی هەیە. خەرایی لە سەروەی شاباز زەمانی شاڵسی هەیە. وەڵایی بەڕاستیانی گوناحە ئەگەر لاری لە دەنگی خۆش هەبێت وایوانە لە دوای ئەویش کوڕەکەی میدیا خراپ نییە جێگری میدیا حسێنیش خراپ نییە گەنجێکی عاقڵ و ڕێک و پێکە کۆمەڵی گۆرانی جوانیشی هەیە. هیچ ئاهەنگێکە لەگەڵا کەسیانە نەکردو؟ نەوەڵڵا لەبەروی هاوتەمەنی من نی من ساڵێکیش لە میدیا گەورەترم ئیتر ئەکرێ لەگەڵ کوڕەکەی دابنیشی وەلەو خۆ من کوڕەکەی قەمە سەر و سەر چاوم بەڵام ئەم تەمەنە بۆ ئەو تەمەنە نادێت. کاک محمود جەنابێ بە دوو ناوبانەکرێت لە ناو خەڵکە هەم محمود محەممەد هەم ناویشتی شەیە وەکۆی کە خولە دۆمی پیاوترێ ئەم ناوی خولە دۆمەکە لە چی هاتووە؟ وەڵی لە دوو هەمەوە هاتووە لە دوایی هەورامی کە سوکاری من کلاشیان کردووە کە سوکاری من کلاشیان کردووە هێ هەورامیش کلاشی کردووە تێگەی کە کلاشیان کردووە ئەوان یەکەم بوون ئەمان دوو هەم بوون ئیتر دوو هەمەکەیان کردووە بە دۆمەگینا دوو هەم بن دۆم نییە دوو هەمە وەتا ئەو کەلیمەیە بە هەڵا گەشتووە و وەریگرتووە. خۆ ئێمە هەر وشەی دۆممان نییە لە زمانی کوردیە؟ دۆم چییە؟ هیچ شێ نییە بەڵام دوو هەمە بەڵێ بۆ باسی کلاشە کرد هیچ شەی دیازانی؟ نەوەڵڵا من شێکی لێنادا باوا پیرانم وەختی خۆی کردویانە لە دوای هەورامیەکان ئەوان یەکەم بوون نە کلاشە باوا پیرانی منیش دوو هەم بوون پیشاندا کردووە. هیچ لە خزم و کەسوکارە هەیە کە ئەو پیشەی بەدەستەوە ما بێت؟ نەوەڵڵا هەمووی وازی لێناوە هەر هەمووی ئەەکەتان بە جێش بە هەورامیەکان. کاک محمود گۆرانی تازە چی هەیە؟ بۆ خوای جارێ شتێکی وام نییە لەبەرەوەی من مردنی جوانەمەرگی برام و نەخۆشی خۆم بێتاقەتی کردم بەڕاستی بۆیە تۆزەی دوورم. ئەرەوەڵا زۆر دەنەکە جۆم لە دەنگێ نەبووە. ئەرەوەڵا ڕاستەپەرش بۆ ناڵ ئێستا نە بە قورعان ناتوانم دەنگمتیانی بیرتەکەین خەمە سەر چاوم تۆ بە ڕێزی خۆشەویستی وەڵایی لە دەنگمان هەبووە شتێکمەوت بەڵام بخوا لە دەنگمانی. ڤیدۆیەک هەیە ڕەشوسپیە بۆ باسەکرێکاڵێن ئەوە ژێ پردەکەی قلیاسانە دانیشتنیەکە ڤیدۆی بڵاوبووەتەوە ئەمە لەم ساڵانی کۆتاییان بڵاو بووە ئەم ڤیدۆیە چی بوو بەسی شەوم بکەیت؟ ئەو ڤیدۆی من داوەت بووم داوەتی مەجموعەیە برادەر بووم لەکوێ لەژێر پردەکەی کە ئەپەڕیتەوە بۆ چاقچاق پردێکەیە لەوێ ئەوە دەمەوە بەهار بوو داوەتی وەسا مەحموود بووم خوا عەفوی کە باوکی کاک ڕێبوار تر کۆمەڵێک گەنج و کۆمەڵێ بەتەمەن وەمانە باران دای کرد تر وەسا مەحموود تێرێ چی بکەین وتم وەسا مەحموود بۆ نەچینە ژێرم پردە چینە ژێر ئەو پردە و کامێرەیەکیشمان پێ بوو وەکی تەسویر وەڵی هەر کامێرەیەکی ینی زۆر بەسیتیش بوو ئەو
دانیشتەی تەسویر کرد و لەمە خیرا بڵاویان کردەوە. ساڵی چەنە؟ 93 بەڵێ دڵ گۆرانیەکە چڕیت آخر 93 بۆی سە چەند 23 ساڵی فەرقە وایە وانە 32 ساڵ شتێکی واکە. ئارە وەڵا 32 ساڵ لە پێش ئێستا کاک مەحموود ئەوەی کە هەیە لە ئێستایە ئاواز و گۆرانی کوردی کەم بووەتەوە تام و چێژەی نەماوە چۆن و ئاکەی کاتێکە گۆرانیە کەڵێی تام و چێژێکی کوردیە نەبێت یعنی وەڵی خۆی گۆرانی بێش خۆی کەوتووە ئەگەر بیوێ شتێ بڵێت و بچێتە دڵی خەڵکەوە ئەبێ بە دڵ بیڵێت وایە وانە ئەبێ وا بیڵێت کە خەڵک گوێی لێ بگرێت نەک لە کۆڵی خۆی کاتەوەی وایە گۆرانەکە لە کۆڵی خۆیە کاتەوە بەڵام کە بە دڵ وتە خەڵکیشە چێتە ژێر ئەو گۆرانی و بەستەیە. من پرسیارێکم پێیە دوور بێت لە تۆ بەڵام ئەم پرسیارە لە هەندێک لە میوانەکان مەکەم کەسیش بە وەسێت نامرێ وەسێتە چییە؟ وەڵی وەسێتمەوەی دوای مردنی خۆم فۆلکلۆر هەروە بە ئاسانی بە دەری کابرای کوردەوتی بڵاو نەکرێتەوە خزمەتی گۆرانی فۆلکلۆر و کلتورەکەی خۆمان بکرێت ئیتر گەنج بێ پیر بێ لەو مەجاالە ئیش بکات ئیشێکی جوانی تێبکە و خزمەتێکی جوان بەو میلەتە بگەینێ بۆی خەڵک ڕەحمەبووی بکات پێکارە بۆ دروست بکەن پێویست ناکە بۆچی ئەوتانێ خۆم جەماوە خەڵکیش زۆر بینیم ئیتر پێویست ناکەکەی پێکارمە بۆ چیە؟ هونەر ئەوەی پێبەخشیت کە چەند ساڵ خزمەتەکە نزیکەی 50 ساڵ خزمەتەکە تاوان هونەرەوەی پێبەخشیون بە هەموو کەسێ لێرە لە ئێران لە ئەوروپا بناستێ بۆ خەڵک بمناتێت هونەر گەورەیەکی زۆری بە من بەخشی و لە کەسایەتی و لە دۆست و لە برادەرە ژێنێ نەبەخوا نامژێنێ بەس خۆشەویستی هەیە لە ناو خەڵکە. بە چێژیت؟ وەڵی تەقاوتم مانگی 500 هزارمەیە ئەژەوە دوو مانگە سێ مانگە نەیان ناوە